هەر سەبارەت بەمە بە دۆخی سووریا بەڕێز شەلال گەدۆ نوێنەری ئەنەکەسەر لە ئۆپۆزیسیۆنی سووریا لە هامبۆرگەوە لەگەڵمانە. کاک شەلال سوپاس بامەتەبوونی بەڕێستان. لە چەند ڕۆژی ڕابردووە گفتوگویەکمان کرد لەسەر دۆخی سووریا، هەموو ئەوانەی وتی هاتنەدی بۆ ئێستا لە پاش کۆنتڕۆڵکردنی سووریا و دیمەشق لەلایەن هێزە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانەوە سووریا داهاتووی چۆنە بێ؟ سووریایەکی چۆنە بینین؟ تۆ چی ئەڵێ لەم بارەیەوە؟ لە دەستپێک سپاس بۆ ئێوە بۆ میێوانداری بەخێر بێن. بە ئەو مناسبە بە ئەو بۆنە حەزەکەم تۆزێکی قسە بکەم بۆ خەڵکی سووریا. ئەوە شاهەیەک گەورەیە ئەمڕۆ ڕۆژێک دیرۆکی و مێژوویە بۆ خەڵکی سووریا کە ئەو ڕژێمی بەعەس تێدا ڕووخدا. ئەوە 6 ساڵ ئەو دەسەڵاتە ئەو ڕژێمی ئەو بەعسی عنسوری هەر لە سووریا دەسەڵات بوو و هەموو پێکهاتەکانی سووریا بە تایبەتی بە کورد ئەتیحاز دەکرد. لە سووریای ڕابردوو هەمومان دەزانن بە کورد هەر ئاعترافی پێ نەبوو. بە باوەریە من سووریا ئێستا تێکەتیە قوناغێکی تر، چونکۆ ڕژێمی پێشوو ڕژێمی بەعەس ڕوخیا ئێستا ڕژێمێکی تازە دێ بۆ سووریا. ئەو چەکدارانێگە حەلەب و حموس و حەما و دیمەشقی بەدەست خۆی خستن لە چەند ڕۆژی ڕابردوو. ئەو 2 ڕۆژی ڕۆشتی خیتابی ئەوان خیتابێکی دیارە عەقلانیە، خیتابێکی تەساڵحیە بۆ پێکهاتەکانی سووریا و تایبەتی بۆ گەلی کورد و بۆ پێکهاتی مەسیحی بۆ دروز و بۆ عەلەویەکان بۆ هەر کەسێک. سووریاش وەکو هەمومان دەزانن یعنی وڵاتی پێکهاتەکانە. ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن ئامادەن بۆ ڕۆشتنی ناو سووریا بۆ ببن بە شەریکی حەقیقی دەسەڵاتی سووریا بەڕێوە بن. وڵاتی خۆمان سووریا ئێستا بە حاجەتی حکوومەتێکی ئینتیقالیە و دەسەڵاتێکی تەشریعی ئینتیقالی لە ماوەی ساڵێک زیاتر کەمتر دوای انتخاباتی حڕ دیموکراتی لە سووریا دروست ببن بۆ خەڵکی سووریا نوێنەری خۆی حەقیقی هەڵبژێرن و سەرۆک و حکوومەتێکی دیتر درست بکەن. ئەو نظامی استبدادی، ئەو نظامی ئیلە الئەبەد و ئەو نظامی بەعەس و ئەو شعاراتی قومی عنسوری دیکتاتۆری استبدادی نەما. سووریا ئێستا ڕۆشتیە مرحلەیەکی تازە، مرحلەیەکی دیتر بە قەنەعەتی من ئەدرێسی ئەو مرحلە خەڵکی سووریا و دەسەڵاتی لە خۆی بکە. هەموو پێکهاتەکانی سووریا ببن شەریکی دەسەڵاتی سووریا، بەڵام ئەوە بە شێوەی ئۆتۆماتیکی نابێت. ئێمە ئێستا هەموو وەکو ئۆپۆزیسیۆن وەکو گەلانی سووریا وەکو خەڵکی سووریا بە حاجەتن ئێمە خۆی ئاکتیڤ بکەن و بە شەو بە ڕۆژ ئیش بکەن دەتوانن سووریایەکی تازەی دابنن و ئەو ئەحقاد و زەغائن و دیژمنایی تاریخی لە دیرۆک لە پاش خۆی بهێلن. ینی خەڵکی سووریا بڕۆین لە گۆر تاریخی خۆی تعاملی لەگەڵ ئایندە لەگەڵ مستەقبل بکەن، ئەو کاتە سووریا نەخۆش دەبێت. باوەریە من هەموو خەڵکی سووریا ئێستا ینی لە هەموویان تێخواستن بە عەقلیەتێکی تازە، بە نەفەسێکی تازە، بە بەرنامەیەکی تازە، بە شێوەیەکی دیمۆکراتی تعاملی لەگەڵ پێکهاتەکان بکەن، لەگەڵ هەموو خەڵکی سووریا بکرێت و خەڵکی سووریا ئەو ئەستەدەن. ینی خۆمان نەزانین دۆخی سووریا چۆنە و لە ڕووی پێگاتیەوە سووریایەکی فرە نەتەوە، فرە پێگاتە، فرە ئاینی زۆری تایە. ینی حکوومەتی داهاتوو چۆنە بێ لایەنێک فەرزەکرێ بەسەر لایەنێکی ترا، پێگاتەیەک بەسەر پێگاتێکی ترا وەکو ڕۆژێمی پێشووتر، یاخود نەخێرە بێم تەسەوڕ و ینی حکومڕانی پێشووتر بگۆڕێ بە شێوەیەک بۆی کە هەمان ئەزمون دووبارە نەبێتەوە. ئەگەر ئەمە بکرێ ئەبێت هەموو پێگاتەکان لە دەسەڵاتا بن. ینی پێ دوایە حکوومەتی داهاتوو حکوومەتێکی فرە پێکهاتە بێ پێکاتەکان ڕۆڵیانە بێ لە دەسەڵات لە حکوومەتی نوێی سووریایە؟ بەقەنەعەتی من حکوومەتی داهاتی و سووریا و حکوومەتی بنکە فراوان بێ و هەموو خەڵکی سووریا و هەموو پێکهاتەکانی سووریا شەریکمن لە ئەو حکوومەت، چونکو خەڵکی سووریا ئەوە 14 ساڵ تا ئێستا زۆر تەمەنی گەورەیان دانا بە ئەو شۆڕەشە، زۆر خەڵکی سووریا قوربانی دانا، زۆر خوێن ڕژیا بۆ ئەم ڕۆژی تازە، بۆ هەموو خەڵکی سووریا ببن بە خۆدی ماف. ینی من هیچ باوەڕ ناکەم خەڵکی سووریا دیکتاتۆرێکی تەبدیل بکە بە دیکتاتۆرێکی تر، ینی بەدیلی دیکتاتۆر، بەدیلی ئستبداد هەر دیمۆکراسیە. ئێمە ئێستا تەحەدیاتی گەورە پێشمان هەیە. سووریا محتاجە دستورێکی تازە بۆ سووریا بێدانان، هەر هەلبەژارتن لە پێشوورەی ئەو مەحەتەیەکی زۆر مهم و زۆر گرنگە. دەوێت تەوافق دروست ببن بینی هەموو پێکهاتەکانی سووریا بۆ سووریای تازە چۆن بەڕێوە بچە. ئۆپۆزیسیۆنی سووریا وەکو هەمومان دەزانن هەموو ینی زۆربەی موسەساتی حاضر هەیە لە منفا. بۆ نمونە با پێت بڵێم ئەوە حکوومەتی دەمکی ئۆپۆزیسیۆن هەیە،
ائتلافی نیشتیمانی سووریا حاوەکو حاڵەتێکی نێودەوڵەتی معتەرەفە قانونیەن هەر لە مەجلس الأمن و هەر لە UN و هەر لە زۆربەی وڵاتانی جیهان ئەوە وەکو پەرلەمانێک وەکو جیهەتێک تەشریعی هەر موجودە و حاضرە یعنی ئێستا بە قەناعەتی من لە ڕۆژی داهاتوو لە چەند هەفتەیە داهاتوو هەموو ئۆپۆزیسیۆنی سووریا خۆی دوگوازە بۆ ناو سووریا و بە تایبەتی بۆ پایتەخت بۆ دیمەشق و کاروباری خۆی لێی بەڕێوە دەبن بەڵام ئەمڕۆ ینی ڕۆژی یەکەمینەگە ڕژێمی بەعەس ڕووخایە تۆزە کاتی پێویستە تا ئەم ئیش و کارە دەستی پێ بکرێت. زۆر باشە بەڕە شەلال ینی لەلایەک لە سووریا هەسەدا بەشێک لە ناوچەکانی بەدەستەوەیە لەلایەکیش ئەمریکا لە هەندێک ناوچە پێگەی سەربازی هەیە ئەمە چۆن یەکەگرنەوە لەگەڵ ینی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا بە تایبەتی تەحریر الشام بەڕای من ئەوە بۆ دروستکردنی حکوومەتێکی نوێ مەسەلەی کێشە لە بینی پەیەدا و لە بینی ئۆپۆزیسیۆن ئەبراستی ئەوە کێشەیە تا ئێستا ئەوە چارەسەری بۆ ئەوە پێویستە ئێمە لێرە ینی پێشنیارم هەیە پەیەدە توانێت ینی ڕایگەێنێ فکی ئەرتیبات لە بینی خۆی پەکەکە بکە ئەوە شتێکی زەروریە و زۆر زۆر باشە ئەوە مەطلبی هەموو ئۆپۆزیسیۆن و هەموو خەڵکی سووریایە نابێ پەکەکەی پەیەدێ ڕەتی هەبێ بە پەکەکەی و تعلیمات و ئەوامر بۆی لە قەندیل بێن و ئەوە ببە شەریک لە دەسەڵاتی سووریا وابزانم موافقەتی وڵاتانی هەرێمی تا ئێنی دەوڵەتیش نەبێت بۆ پەیەدە و بۆ قەسەدە ئەم شێوەیە ئەم ئیدۆلۆژیە ببن شەریک لە سووریای ئایندە لە سووریای تازەگە ئەمڕۆ دەستی پێکردووە ئەگەر قەسەدە و پەیەدە حەز بکەن بمینن لە ناو سووریا بە قەناعەتی من پێویستی زۆر زەرورە ئەوە ئێستا بێت تەخیر ئەمڕۆ لە پێی سبەینێ ئەعلانی فەکی ئەرتیبات لە بینی باشڵال پێشبینی شەڕەکەم شەڕوەدا لە بینی هەسەدە و تەحریر الشام چکە بەرەو پێشون ئەوە هەیە ینی لە ناوچەیەکە گرژی دروست بێت لە من بچ شەڕ لە بینی پەیەدا نازانم گوێم لێ نەگرتە پرسیاری جەنابێت باش شەڕ لە بینی پەیەدا لە بینی قەسەدا و لە بینی بەری تەحریر الشام وەکو زانیاری من تا ئێستا دەستی پێ نەکردووە بەڵام قەسەدا ئەعلانی مهم کرد لە پرسیارەکەی وا بوو وتم ئەگەری ڕوودانی هەیە ئەگەری ڕوودانی هەیە و زۆر متەوەقعە و ئێستا قەلەقێکی مەزن هەیە لە ناو خەڵک ینی لە ڕۆژ ئەوای کوردستان گە لە دوای شام ئەو چەکدارانی ئۆپۆزیسیۆن وردەوردە ئێستای ببن بە دەسەڵات ببن بە دەوڵەتی سووریا ئەو شەڕ ڕوونەدا دۆخی سووریا ئاسایی بێ حکوومەتێکی نوێ پێک بێنێ چی بکرێت ئەو شەڕ ڕوونەدا بە قەناعەتی من ئەوە فوتبۆل ئێستا لە گۆڵی قەسەدەیە لە گۆڵی پەیەدەیە پەیەدە پێویستەوەکەی پێش ئێستا باسیم کرد ئەوە توانێت بە سیاسەتی خۆی ئۆیدیۆلۆژی خۆی لەگەڵ سووریای تازە بگونجێنە سیاسەتی پەیەدە دوێی تۆزێکی لە بەرجەوەندی سووریای تازە بێ نابێ ئەوە بە ئەجنداتی پارتیە کارکەری کوردستان ببێ بەشێک لە دەسەڵاتی سووریا وەکو هەمومان دەزانێنیش بە ئەوە لە سەریدا ساڵ تا ئێستا پەیەدە زۆر محاوەلەی کرد قەسەدە زۆر ڕۆڵی ئەنە کەسە لەو نێوەندەدا چی دەبێت کاکشەلا سیاسی بەڵێ کە بەشێک لە ئۆپۆزیسیۆن ڕۆڵی ئەنە کەسە چیە بێ لەو نێوەندەدا ئەنە کەسە هەر بەشێکل لە ئۆپۆزیسیۆنی سووریا و هەردومینە بەشێکی ڕئیسی لە ئۆپۆزیسیۆنی سووریا وەسائقی زۆر هەیەگە ئیمزە بووە لەگەڵ لەبینی ئەنە کەسە و لەبینی ئۆپۆزیسیۆنی سووریا بباوەریە من چەند ڕۆژی پێشوو یا چەند هەفتەیە پێشوو ئەوە ئۆپۆزیسیۆنی سووریا هەموو دوازە بۆ دیمەشق ئەنە کەسی ڕۆی بۆ دیمەشق و لەوەی باشە ئەو ناوچانەی ساحێل کە بە ناوچەکانی عەرەبی ئەزانن کە بەجێ بەشار ئەسەد یعنی بە دەسەڵاتی بەشار ئەسەد لەوێ چارەنووسی چییە بێ بە قەناعەتی من ینی خەڵکی سووریا خەڵکێکی زۆر واعیە و ڕەوشنبیرە و موسەقەفە ینی و هیوامان وایە گە خەڵکێک نەڕۆی ینی شار و گوند و کۆڵانی عەلەویەکان لە سەرانسەری سووریا خەڵکی عەلەوی هەر بەریئە لە ممارەساتی بەشار ئەسەد و ڕژیمی سووریای ڕابردوو سابق باشە ئەگەری دابەشبوونی سووریا هەیە بەسەر شیعە و سوننە و کورد باوەڕی من مەسەلەی دابەشکردن مەرفوزە ڕسمیان و ئەقلیمیان و دەولیان و شعبیان ینی کەس حەزی لە دابەشکردن نییە بەڵام مەسەلەی دابەشکردنی لە مرکزی وەکو سووریایەک لە مرکزی درست ببە بە قەناعەتی من هەر ئیرادی مجتەمعی نێودەوڵەتی
وهر ولاتانی هەرێمی و خەڵکی سووریای زۆربەشی هەر وایە یعنی مەزاجە سووریەکان زۆربەی خەڵکی سووریا گە سووریایەک لا مرکزی نەناوەندی دروست ببێت لە ئایندە. باشە کاک شەلال کورد لەم دۆخی ئێستاە ئەبێ چی بکە؟ کورد بە قەنەعەتی من دوێ خۆی ئاکتیو بکە ئەنە کەسە هەر بەشەکە لە کوالیسیۆنی سووریا لە ئۆپۆزیسیۆنی سووریا ئەو حیزبەکانی تری توانێمە خۆی ئاکتیو بکەن لەم مەرحەلە شتێکی زۆر مهمە و گرنگە. ئێمە ئەوە 14 ساڵ 15 ساڵ بە هەموو حیزبەکان ماندۆتکە کا پێویستی زۆرە گە ئێمە بەشێک بن لە ئۆپۆزیسیۆنی سووریا چونکۆ کورد لە سووریا بەبێ خەڵکی سووریا ناتوانن مافی خۆی وەرگرن. ئەگەر سووریەکان ئقراری بە حقوقی ملەتی کورد نەکەن چۆن کورد مافی خۆی وەرگرن دەوەی ئێمە قەنەعەتی بە خەڵکی سووریا بکەن بە عەدالەتی قەدیە خۆی. ئێمە وەکو ئەنە کەسە گزۆربەی حیزبەکانی کورد لەناو ئەنە کەسەن ئەحزابی دیرۆکی گەورە ئێمەزن هەر بەردەوامن لە ئەو خەیارە ئەو خەیاری ئیستراتیجی بۆمە گە بوعدی وەتەنی بۆ قەدیە کوردی سووریا شتێکی زۆر گرنگی ئێمە دنێ و زۆر مهمە. قسەی کورد سیاسی ئەنە کەسە هەر یەک قسەیە و یەک خیتابی سیاسی هەیە سەبارەت بە ینی گفتوگۆ یان دیالۆگی کوردی لە پێش چەند ساڵ هەبوو مخابن ینی پەیادە جارێکی تر ئیسبات دەکەوێت ئەوە سەر چەند ساڵ تا ئێستا ئەوە حاضر نییە بۆ حیوار لەگەڵ کورد بکەیت و ئەجنداتی ئەو حیزبە مخابن ئەجنداتی کوردی نەبوو تا ئەمڕۆژ. ئەگەر توانبن مراجعەیەکی بۆ سیاسەتی خۆی بکەن ئەو کاتە وەکو عەرەبی دڵێن لكل حادث حديث. باش وڵاتانی ناوچەکە ڕێکخراونەوە دەوڵەتیەکان کۆمەلگەی نێودەوڵەتی خۆی ئەوروپا ئەمریکا دان بە چ جۆرە حکوومەتێکەنێن لە سووریایە؟ ئەفروتا کەوڵە گوێم لە پرسیارت نەبوو. باشە دووبارەیەکەمەوە کاک شەلال ڕێکخراونەوە دەوڵەتیەکان کۆمەلگەی نێودەوڵەتی خۆی ئەوروپا ئەمریکا دان بە چ جۆرە دەوڵەتێکانن بە تایبەتی وڵاتانی چواردەوری سووریاش؟ وڵاتانی چاردەوری سووریا وا بزانم ینی دیارەگە ئەتیفاقی هەبوو لەسەر گۆڕینی ئەو ڕژێم لە ئەم چەند هەفتەی دواوە. ئەو کەسانی کە ئێستا ڕۆشتنە ناو شامیش خیتابیان دیارە ینی دەڵێن مەسەلەی تێکەلی حسنی جیوار لەگەڵ وڵاتانی دەردوەری سووریا و لەگەڵ هەموو وڵاتانی جیهان دەوێت ئێمە احترام بکەن ئەو تعهداتی سووریا گەهەی. بە قەنەعەتی من سووریای تازە بەڕێوە دەچوێت تێکەلی زۆر باش بەلگەل هەموو وڵاتانی دراوسە و لەگەڵ وڵاتانی جیهانیش و تایبەتی وڵاتانی زلهێز. باشە ڕۆڵی کورد دەبێت لە حکوومەتی داهاتووە لە ناو حکوومەت چۆن بێ چی بێ؟ کورد بە قەنەعەتی من قبولی ناکەم گە شەریکی بریاری سیاسی نەبێن شەراکەتی حەقیقی دەوەی لە سووریا هەبە لە بینی کورد و عەرەب و پێکهاتەکانی تر چونکە ڕێژەی کورد لە سووریا بە وەکو ئیحسائیاتی غێر ڕەسمی ینی دقیق نییە زیاتر لە 15 لە خەڵکی سووریا. ئێمە وەکو ئەنە کەسە داوامان دەکرد لە ئۆپۆزیسیۆن و ئێستاژی داوا دەکەن و لە سووریای تازەی داوا دەکەن کورد لە حکوومەتدا هەبێ وەکو ڕێژەی گەلی کورد وەکو ڕێژەی ملەتی کورد. ئەوە جیا گە سووریا ببوو وڵاتێکی ناوەندی ینی دەسەڵاتی دەڤەری کورد هەر لە دەست کوردیان بێ و کورد شەریک بن لە حکوومەتی مەرکەزی لە دیمەشقی وەکو نسبێ هەبوونێ وەکو ڕێژەی ملەتی کورد گە لە 15 ئەگەر زیاتر نەبێت لە خەڵکی سووریا. باشە کاک شەلال ینی ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە سووریا ئێستا هێزەکانی سووریایە گومارێک هەیە ینی بۆ نمونە لەژێر هەژبوونی وڵاتان بن بەردەوامە ماوترێتەوە لەلایەن وڵاتانی دەوروبەر تا چەند گرنگە حکوومەتی داهاتوو کە ئەکەوێتە دەستی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەگشتی نەکەوێتە ژێر کاریگەری خواست ویستی هیچ وڵاتێک ینی لە چوارچێوەی بەرژەوەندی وڵاتانی دیکە ئەگەر هەموو بێ دەرچێت. بێگومان وێ تۆزێک باندۆری وڵاتانی دەردوەری سووریا لەسەر حکوومەتی سووریای تازە هەبێ و لەسەر دەسەڵاتی سووریای تازە ئەوەی هەبێ. هەمومانجی دەزانن ئۆپۆزیسیۆنی سووریا ئەوەی ڕێخستی ئێ منەظام وەکو ئیتیلاف وەکو گروپی چەکدارەکان ئەوە حاڵاتی زیاتر دەولی و هەرێمین ینی ئیتیلاف کاتێک دروست بوو لە ساڵی 2012 لە پایتەختی قەتەر لە دەوحا ئەوە هەر بە حازری بە حزوری 125 دەولەت ئیتیلاف دروست بوو. ئیتیلاف حالەتێکی دەولیە
ئەو وڵاتانی جیهان ئەوە سەرێ 15 ساڵ تا ئێستا هەمویان لە ئەمریکا و تا تورکیا و تا قەتەر ئەوە هەر دۆستی ئیتیلاف بوون و یارمەتی ئیتیلاف دەدا. ئەوە باندۆریان دەمینە بە قەنەعەتی من لەسەر سووریایی ئایندە، سەر سووریایی تازە، لەسەر دەسەڵاتی سووریایی تازە. و شتێکی تری هەیە بە ینی بە جەنابەت بڵێم ڕبتی سیاسەتی دەولی هەموو پێکەوەیە کاکە جان، ینی کەسێک لە جیهان نییە تو وڵاتێک تو حیزبێک گە سیاسەتی سربەخۆی بە لە سەتا سەد، بەڵام باوەڕ ناکەم کە دەسەڵاتی سووریای تازە بڕۆ ئەجنداتی وڵاتێکی تر دراوسە یان دوور لە ناو خۆی بەکار بێنێ یا بۆ ئەجنداتی ئەو وڵاتی معەن کار و ئیش بکرد. بەڵام وڵاتانی زلهێز و وڵاتانی هەرێمیژی ڕۆلیان دەبێت لەسەر دەسەڵاتی سووریای تازە، وەکو تەجروبەی عێراق مەسەلەن ئێستا هەمومان دەبینن گەباندۆری ئێران لەسەر عێراق هەیە، گەباندۆری ئەمریکا لەسەر عێراقی تازە هەیە، ئەوە سەری چەند ساڵ لە 2023 تا ئێستا، بەڵام باندۆریان ماوە. لە سووریاش احتیمالە حاڵەتێکی وا شەبیه بە عێراق دروست ببێ، بەڵام وردە خەڵکی سووریا زانیم بێ چی ئەکەم بۆ وڵاتی خۆی، چۆن وڵاتی خۆی ئاوادان بکەن. باشە، ئۆپۆزیسیۆنی سووریا پابەندی ئەو ڕێکەوتنە دەبێت کە لەگەڵانێک کەسە ئیمزای کردبوو؟ بە قەنەعەتی من ئەوە ئیمکانی تەراجع نییە و هەر لە بیر و باڵی کەسێک نییە لە ئۆپۆزیسیۆنی سووریا گە تەراجعی لە ئەو ڕێکەفتن بکەن. ئەو ڕێکەفتن جزئێکی ڕئیسیە، بەشێکی ڕئیسیە لە بەرنامەی ئۆپۆزیسیۆنی سووریا. وڵاتانی جیهان ئەوێکگە دۆستانی گەلی سووریا بوون، گەلانی ئۆپۆزیسیۆنی سووریا بوون کە ئێستا وردە بەدەسەڵات، ئەوە هەمووی و شاهدن و زامنم بۆ ئەو ئیتیفاقیاتانە. هەر مەزاجی وڵاتانی جیهان ئیزلهێزگە خودیباندۆرن لە سووریا و وڵاتانی هەرێمیش مەزاجیان وایە گە کورد وەکو دووەم موکەون لە سووریا ببن بە ساحب ماف، دەوی کورد لە سووریا و پێکهاتەکانی تری هەموو ببن بە ساحب ماف لە سووریا. بەڵام تایبەتیەک هەیە بۆ کورد، چونکۆ کورد دووەم موکەونە، دووەم گەلە دوای موکەونی عەرەبی لە سووریا و ڕێژەی کوردی وەکو ئێستامان باس کرد زیاترە لە 15% لە خەڵکی سووریا. ئەگەر هەژماری خەڵکی سووریا 25 میلیۆن بە کورد لە سووریا دەبێت زیاتری 3 میلیۆن تا 4 میلیۆن کەس لە سووریا. من باوەڕ ناکەم گەجارێکی دیکە کورد لە سووریا بمینم بە بێ مافیان تەراجع ببل ئەو وەسائقی بینی ئۆپۆزیسیۆنی سووریا و لە بینی ئەنجومەنان نیشتمانی کورد و هەموو کوردی سووریا. ئەگەر وایشتی وا خوانەکە بیبە بجارێکی تر قمبلەی مەوقوت دادنن بۆ سووریای ئایندە و خەڵکی سووریا کاتی گەڕابوونە بە شۆڕەش و ژیاندووە نەبۆ سووریایەکی ئەوەی ئستبدادی بۆ دیکتاتۆری. بە بۆچوونی بەڕێستان بە خوێندنەوەتان بۆ سووریا بۆ شارەزایی لێ هەتانە، یعنی پێویستە حکوومەتی سووریای داهاتوو چۆن بێ، بە تایبەتی لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ بێگومان ئەمریکا و ئەوروپاش؟ دەقەنەعەتی مەدە ینی حکوومەتی سووریا تازە دەوێت تێکیلی هەبە لەگەڵ هەموو کەسێک، هەموو وڵاتێک بخوازی تێکیلی لەگەڵ سووریا دروست بکە. ینی تایبەتی وڵاتانی دراوسە وەکو تورکیا و عێراق و ئێران و رووسیا و ئەمریکا و وڵاتانی غارب و هەموو وڵاتانی جیهان، ینی بەرجەوەندی سووریەکان وایە و بەرجەوەندی سووریاژی وەکو وڵات وایە تێکیلی باش بلگەل هەموو وڵاتانی جیهان. و بە تایبەتی سووریا بە حاجەتی ئاوادانکردنە. سووریا وەکو هەمومان دەزانن وڵاتێکی مودەمەرە، بوونیە تەحتیلی سووریان نەماوە، اقتصادی سووریان نەماوە، هەموو تش لە سووریا ڕوخیایە ئەنهیار بووە. سووریا بە حاجەتی یارمەتی هەر کەسێکە بتوانێت بە جارێکی تر خۆی ئاوادان بکە و خەڵکی سووریاش جارێکی خۆی تەئثیری بکە. زۆر باشە. رووسیا کە بارگای لە بەراوەکانی سووریا دەکشێتەوە یان ئەمێنێتەوە؟ پرسیار تۆزێک زەحمەتە جوابی ئەم پرسیارە، ینی ئێستا بەڵام زۆر زەحمەتە. رووسیا بەرجەوەندی گەورە هەیە لە سووریا و ئاسان نییە رووسیا هەموو چەکێ خۆی و سلاحێ خۆی و قاعیدی حمیم و ئەوە هەمە بە ئەو پەلەپەلە ڕاکێشە لە ناو سووریا، بەڵام هەر ئەبێ بکشێتەوە کاک شەلال وایە؟ لە مەرحەلی ئەنتیقالی دمینێ دوایی ینی بریاری حکوومەتی سووریای تازە دەمینێ. شەرت نییە ژیگە ئەو هەموو ئۆپۆزیسیۆنی سووریا دژایەتی هەبوونی رووسیا بکەن لە سووریا یا دژایەتی پەیوەندی باش و پێشکەفتی لەگەڵ رووسیەکان بیکەن. باشە، ئەمریکا ڕۆڵی چی دەبێت لە
دروستکردنەوەی حکوومەتی داهاتووی سووریا؟ کاکەجان ئەمریکا ڕۆلی زۆر گەورەیەوە ینی ڕۆلی زۆر گەورە بە لە سووریاژی بۆ ئاوادانکردنی حکوومەت وەکو دیارە ینی کەسێکیش نییە گە نازانێگە ئەمریکا ڕۆلی لە هەموو شوێنێک هەیە تایبەتی لە سووریا و ڕۆلی سەرەکە ئەمریکا بۆ ئاوادانکردنی حکوومەت و بۆ زەمانات بۆ پێکاتەکان و بۆ زەمانات بۆ نووسینی دستوری تازە و زەمانات بۆ هەلبژاردننی تازە گە لە سووریا دروست ببێت ئەمریکاژی خۆی دەزانێت وەکو وڵاتێکی گدۆستی گەلانی سووریایە و تا ئێستاژی ینی پەیوەندی لە بینی ئۆپۆزیسیۆنی سووریا و لە بینی ئەمریکا لە ئاستێکی زۆر باش بوو ینی لە پێش ئەم شەڕی دواوژی گەڕیژێن تێدا ڕووخا بە قەناعەتی من ئەو تێکەلی زۆر بەر و پێش دەچن و هەر ئەمریکا دەبینێ وڵاتی یەکەمین گەبێت دۆستی سووریای ئایندا بە سووریای ئێستا دەستی پێکرد. ئاشکاک چڵە گرنتی کراوە دام و دەستگاکانی سووریا ئەوانەی کە ینی زانیاری و داتای خەڵکییان لایە دام و دەستگاکان ئیتر پاسپۆرتە نفوسە زارم زۆریان ینی ئەوانە پارێزراون گرنتی کراون وەکو ئۆپۆزیسیۆن ئاگادار بن. چەکدارەکانی گەڕۆشتنە ناو دیمەشقستان ناو پایتەختەوە ئاڵێن لە شاری حەلەب پێش 10 ڕۆژ ئۆپۆزیسیۆن ئەوە کۆنتترۆل کرد هیچ شتێکی وان نەبوو هیچ نەهبوو سەل بوو دەوائری حکومی وەکو خۆی من هەموو مؤسسات بە قەناعەتی من وایە لە دیمەشقی هەر وا دەبێت خەڵکی سووریاژی و ئەبزانم ینی بەتایبەتی خەڵکی پایتەخت دیمەشق خەڵکێکی ینی ڕەوشەنبیر و زانایە من باوەڕ ناکەم بۆ وڵاتی خۆی و مؤسساتی دەوڵەتی حکوومەت نەهوی بکە سەرۆکی حکوومەتی سووریای ئێستاش حالی هەر ماوە ینی لە سەردەسەڵات و هەر ئیش بەڕێوە دەبوو وەکو حکوومەتێکی انتقالی بوو ئەوە من باوەڕ ناکەم ئەو سەل بۆ ئەو نەهبی گەورە درست ببێ و تەخریب لە سووریا درست بوو وەکۆگەل لە بەغدا درست بوو لە ساڵی 2023 کاتی ڕژیمی عێراقی ڕابردووخە. باش کاک شال کۆتا پرسیارم ینی ئەگەر حکوومەتی نوێ دروست بێ وەکو سەرکردەکانی وەکو ئۆپۆزیسیۆن دەگەڕێنەوە سووریا ڕوڵتانە بێ لەوێ؟ والله ئێمە حاضرم بگەڕم بۆ سووریا کاکا من تەوقعم وایە ینی زانیاریم نییە وڵات تەوقعم وایە کۆبوونی داهاتوو ئەتیلاف لە دیمەشق بێ ینی ئێستا سووریا ئازاد بۆ ڕژیمی لە سووریا نەما بەپێی پێشبینی تۆ وڵاتی خۆ کۆبوونەوەکە چۆن کۆبوونەوەکە کەی دەبێت کۆبوونەوەی ئیتیلاف کۆبوونەوەکە بریاری دەرنەچووە بەڵام وابزانم بزووترین کات کۆبوونەوەی ئەبێت ینی و هەموو ئۆپۆزیسیۆنا سووریا و هەموو خەڵکی سیڤیلی سووریا دەگەڕن ناو سووریا ینی ئێستا خەڵک دەگەڕن بۆ وڵاتی خۆی بۆ ماڵی خۆی ڕۆژێک دێت بڵێن سەرۆکی سووریا کورد بێ هەموو تش متەوەقع من دوور نابینم ئەوە طبعاً گرێدایە بەنووسینی دەستور کوردەوەی ئامادە بێ ئێستا قسە هەیە بە کۆمیتێکی دەستوری تازە درست ببێ بۆ نووسینی دەستوری دائم بۆ سووریا کوردەوەی هەوڵ بدەیت دەستورێکی بێنووسین مافی گەلی کورد مەوادی فۆق دەستوری ئەو دەستورە پاراستی بە وەکو دیارێکی ینی تەجاربی لە پێشمان ڕۆشتن وەکو تەجروبەی عێراق و غەیری عێراق هەموو تشدەوەی تەفاهمی لەسەر بکرێ ینی دابش ببێت لە بینی مکەوینات کوردی لە سووریا مکەونێکی زۆر گرنگە و زۆر مهمە و کوردی وەکو جاران نییە ینی ئێستا دۆستی کورد زۆرە لە جیهان وڵاتانی زلهێ زۆربەیان دۆستی کوردن ئێمە وەکو ئەنەکەسە تێکلیمان زۆر باشن لەگەل ئەمریکیەکان و لەگەل فەرانسیەکان و لەگەل بریتانیەکان و ئەڵمانیەکان ئەمڕۆ ینی من سەفیرە زیاتری وڵاتە تەلەفۆن بۆ من کرد بۆ پیرۆزبایی سەفیرە فەرەنسا لە لوبنان ئەمڕۆ تەلەفۆنی من کرد و پیرۆزباییم کردی بۆ ڕووخانی دەسەڵات و وابزانم هەموو سەرکردی ئەنەکەسێوان خودی تێکلی زۆر مهم و زۆر گەورن و تایبەتی دەستەی عیلاقاتی دەرەوە ئەنەکەسە باشە کاک شەلال ئەما کەمە کۆتا پرسیار وەزارەتی دەروی ڕووسیا ڕاگەیاندووە کە بەشار ئەسەد لە سووریا نەماوە چۆتە دەرەوە پێشبینیەکان ینی بچێتە چ وڵاتێک لە چ وڵاتێکە ئێستا بەشار ئەسەد ڕۆشتیە بۆچێ بەڵام احتیمالی گەورە هەیە چارەنووسێکی بەسەر وڵی معلوماتم لەسەر چارەنووسی بەشار ئەسەد نییە و نازانم ڕۆشتی بۆ چێ بەڵام منیشی وەکو جەنابەت وەکو هەموو خەڵک تەماشی ڕاگەیاندن دەکەم وابزانم بەشار ئەسەد یا دڕۆی ئێران تەهران یا دڕۆی مۆسکۆ شوێنێکی وای باشە
کاک شەلال سوپاس بۆ تۆ ینی ئەمە کۆتا هیوادارم ئەمە کۆتا هەفپەیڤین و گفتوگۆمان بێ بگەڕیتەوە سووریا ئینشەڵا لە سووریا لە دیمەشق لە شارەکانی دیکەی کوردستانی سووریا یاخود ڕۆژاوای کوردستان هەفپەیڤین و گفتوگۆ بکەین. سوپاس بۆ تۆ بەڕێز شەلال گەدۆ نوێنەری ئەنە کەسە لە ئۆپۆزیسیۆنی سووریا پێم وایە شتێکە دەیە بێڵێ. سپاس بۆژ ئێمەش ئامادەن ئەوە قاتەکەل بەرخەم کردووە بۆ گەڕم بۆ سووریا. بەڵێ بەخێر سپاس بۆ تۆ.